وەکو خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک زیاتر لە 20 ساڵە ئەو زەویانە دابەش کراوە. بەشێک لەو زەویانە تا ئێستا ینی بەردەوام کڕین و فرۆشتنی لەسەر ئەوە ڕاستە وەک کە باز دەکرێت. بەڵام لە دوان سەردانە مەیدانەکەی کاک مەسروور بارزانی کە خۆی مەیدانیان هاتە سەرکەرتی هەشتی حەسارۆک بەڵێنی ئەوەیدا کە بە زووترین کات ینی داواکاریەکانی خاوەن زەویەکان جێبەجێ بکرێت. بەڵام لە دوا سەردانە مەیدانیەکەی کاک مەسرووری تا ئێستا ینی ئەو بەڵێنانی کاک مەسرووردا تاکو ئێستا کاربەدەستانی ئەو شارە بەڵێنەکانیان لە گەیاندەدا ئەنجام. ئەوەی کە هەیە تەنیا یەک جاد دەکراوە 6 مەتری کە ئەوەش هیچی لە بەرژەوەندی فەقیردانی ئەو جادەیە. تەنیا بۆ ئەوانە قازانجیەیە دڵنیان بەشێک لە بەرپرسەکان بەشێک لە دۆڵەمەندەکان زەویان لەسەر 6 مەتری هەیە کە ئەوەش تیجاری خەڵکی فەقیر لەوێ نیتی. بۆیە ئێمە ڕووی دەممان ڕاستەوخۆ لە بەڕێز کاک مەسروور بارزانیە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوەیە کە بێت جادەکان کۆڵانەکان فەتح بکە ئاو کارەبا دابینکە کە داواکاری سەرچیمە ئەوە زۆر گرنگە کە بێ ڕێگە پێدان بداتە ئەو زەویانەی کە 125 مەترە. چونکە بەشێکی زۆر نزیکەی 5,000 کەس 125 مەتری هەیە کە چی ڕێگەی پێنادا ئەو 125 مەترانە بکرێتە خانوو. باشە دەڵێن بیرتان بۆ لێ دراوە ئایا بیرەکان کاکە بیرەکان قەپات کراوە ینی قەپات کراوە پێیان نەوتن کارەبای بڕوانەکەشراوە تاکو ئێستا کۆڵانەکان فەتح نەکراوە. ینی کابرا بێت خانوو بکە لەو سەرایە چی بکە خانووی چی بکە کە تو ئاوت نەبێ کارەبات نەبێ هیچت نەبێ. ئێستا بەشێکی زۆر 125 مەتری هەیە دەڵێ ڕێگەت پێنادەم بیکێ خانوو ئێ باشە ڕێگەی پێنادەی چی دەکەی چارەسەر چییە؟ هەموو ڕۆژێ ئەم دەست و ئەو دەستمان پێ دەکەن ئەمە 37مین جارە ئێمە گربوونەوە دەکەین تاکو ئێستا هەمووی بێسوود